بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان بینەرانی کەناڵی دیمەن ئەم کاتەوە هەموو کاتێکتانە شادی و بەختەوەری بێت لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی پرسیار هاتمەوە خزمەتتان بۆ وروژاندنی پرسیارێکی تر کە بەڕای بەندە زۆر گرنگە لە کۆمەڵگەیە باس بکرێەوە وەڵام بدرێتەوە. ئێمە زۆر جارەڵێین ئینسان ئازاد بێ بەو مانایی کە هیچ سنوورێکی نەبێ. ئایا ئەمە تەواوە؟ یان بە جۆرێکی تر پرسیارەکە بکەم، یاسا تا چەندێک گرنگە لە کۆمەڵگەیەکە بوونی هەبێ؟ ئەو هەموو خەڵکەی کە تۆ ئەیبینی لە دەوروبەری منە هەمووی لە ژیانی خۆیان یاسایەکی هەیە، پەیڕەویەکە. بە زۆر سادەتر بم لەگەڵتانە. خوای ڕەبولعالەمین هەموو کەونی بە یاسا دروست کردووە، یاسای داناوە بووی، نیزامی بۆ داناوە، سیستمی بۆ داناوە. بە پێی ئەو سیستمە ئەم کەونە ئەڕواتە ڕێوە، کەواتە یاسا گرنگە، سیستم گرنگە. پابەندبوون بە یاساوە لەو گرنگتر، چونکە جاری وا هەیە یاساکە بوونی هەیە بەڵام پابەند نین پێوەی، بۆیە فەوزا دروستە بێ. پرسیارەکەم لێرە ئەوەیە، ئەلەو خەڵکە بەڕێزەی کە ئێمە ئەمڕۆ وەرێگرین، تا چەندێک گرنگە یاسا بوونی هەبێ؟ ئەمە بەشی یەکەمی پرسیارەکەیە. بەشی دووەمی پرسیارەکە ئەوەیە تا چەندێک گرنگە ئێمە پابەندی یاساکان بین. جا ئەو یاسایە یاسای کۆمەڵایەتی بێ لە ناو خێزانێکە، لە ناو گەڕەکێکە، لە ناو شارێکە، لە ناو وڵاتێکە، یان کۆمەڵە یاسایەکی سیاسی بێ لە شوێنێک لە بوقعەیەکە لە دەڤەرێکە پێویستەکە پابەند بم پێوەی. بۆ نمونە من کە ئەچمە وڵاتێکەوە خاوەنی کۆمەڵی یاسان، تۆ بڵێ تو نەڵێ ئەبێ پابەند بیت بەو یاسایەوە. ئەگەر پابەند نەبیت سزا ئەدرێ. باشە ئەم سزایە بۆچی؟ ئەگەر سزا بوونی نەبێ فەوزا دروستە بێ. تەنانەت لە دینیشا ئەگەر عقوبات نەبێ کەسانێک ئەتوانن بە ئاسانی جورئەت بکەن، دزی بکەن، هەر دەست درێژیەک بێ لەسەر مرۆڤ ئەتوانن ئەنجامی بدەن. کەواتە پرسیارەکە دووبارە ئەکەمەوە، تا چەندێک گرنگە یاسا لە شوێنێک، دەڤەرێک، کۆمەڵێک، خێزانێک، دائیرەیەک بوونی هەبێ و لەوەش گرنگتر تا چەندێک گرنگە ئێمە پەیڕەوی یاسا بکەین. با بزانین وەڵامی ئەو بەڕێزانە چییە و پاشانە چینەوە ئستۆدیۆ شڕۆڤەی وەڵامەکانە نەکەین. لەگەڵمان نابن فەرموو. ئێستا بۆ نمونە لە کۆمەڵگەیەکە یاسای تیان نەبوو، یاسایەتیانە بۆ هەر کەس بەکەیف خۆی، هەر کەس بۆ خۆی، هەر کەس بۆ خۆی، باشە ئاگای لە کەس نابێت. کۆمەڵگەیەک یاسای تایە بەڵام پەیڕەو ناکرێت. پەیڕەو ناکرێ بۆ نا ئەوە جیاوازە لەگەڵەوە. ئەگەر هەبێ یاسا هەبێ هەر کەس بەکەیف خۆی. تا چەندێک گرنگە لە ماڵێکا یاسا هەبێ، لە دەوڵەتێکا یاسا هەبێ. هەبوون یاسانی بەڕاستی فەوزا دروست ناکە. ئەگەر فەوزا کەسە مەسلحەتی خۆی، ئەگەر یاسایەکە بیتن یاسایەکی عەدالەت یان یەکسانی هەموو خەڵک هەموو کۆمەڵگا پێکوانی ها. ئەگەر لە شوێنێکە هیچ یاسایەکی تیان نەبوو، بەێ هەر کەسۆ لە خۆی هەوڵەدا هەر کەسە و مافی ئەویت کە زەوتەکە هەبوون یاسا ئەو شتانە نایاڵیت. دەست ئەو بەڕێزانە چەند بابەتێکی زۆر جوانیان وروژان. یەکێ لەوانە باس لەواکە کە ئەگەر لە شوێنێکە یاسا بوونی نەبوو ئەو شوێنە هەر کەس بۆ خۆی ئەبێ. یعنی ئینسان طبعی وایە، خوای پەروەردگار وا دروستی کردو بۆ خۆی هەوڵەدا، بۆ نەفسی خۆی هەوڵەدا، بۆ بەرزکردنەوەی نەفسی خۆی، بۆ دەوڵەمەندکردنی نەفسی خۆی، بۆ ئەوەی زیاتر بەدەست بێنێ، بۆ ئەوەی ببێتە خاوەنی شتی زیاتر. ئەگەر یاسایەک نەبێ ئەم ئینسانە، ئەم نەفسە، ئەم مرۆڤە تەنزیم بکە، ڕێک و پێک بخە، چوارچێوەیەکی بۆ دابنێ و ئەم چوارچێوەیە تیایدا تەمەتوع بە ئازادی خۆی بکە. ئەگەر ئەم چوارچێوەیە نەبێ ئەو ئینسانە تۆغیانەکە. خوای پەروەردگار زۆر بە ئاشکرا لە قورئانی پیرۆزە باسەکە، یعنی کە ئەفەرمێ کەلا ئین الئینسان لەیەطغا، ئینسان لە سەردەمێ لە سەردەمەکان، لە کاتێ لە کاتەکان، لە قۆناغێ لە قۆناغەکانە تۆغیانەکە، واتە سنوور ئەبەزێنێ. کەی ئەن ڕەئاه استەغنا، ئەو کاتێک کە خۆی وابینی کە ئیتر دەوڵەمەندە. یعنی چی دەوڵەمەندە؟ نەک دەوڵەمەندی پارە، نا، ئەن ڕەئاه استەغنا بەو مانایی ئیستیغنای کردووە لە هەموو شتێ. یعنی وا ئەزانێ پێویستی بە هیچ نییە، وا ئەزانێ مجەڕەدە کۆت و زنجیری تیا کەوتووە لە هەموو یاسایەک، لە هەموو سنوورێک، لە هەموو کۆت و بەندێک. ئەو کاتە ئینسان سنوورە بەزێنێ.
ئەن ڕەئاه استەغنا یعنی وەگەڵێ پێویستی بە هیچ کەسێک نییە یان کۆتوبەندی لە خۆی کردوێتەوە ئیتر هەموو شتێک هەموو کارێک ئەنجام ئەدا. یاسا بەڕاستیانی شتەکە ببێتە پەرژین بۆ جیاکردنەوەی ئاژەڵ لەگەڵ مرۆڤ ئیدی ئەوە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان یاسایە. ینی بەڕای جەنابێت کۆمەڵگەیەک ئەگەر یاسای تیان نەبوو وەکو کۆمەڵگەی ئاژەڵی لێدێ. ینی لەگەڵ ڕێزم احتراماتم وەکو وتم لە بۆ جەنابەت و لە بۆ ئەو بینەرانەیەکەوە ئەو راپۆرتا بینن یاسا جیاکردنەوەی مرۆڤە لەگەڵ ئاژەڵ چونکە کۆمەڵگەیەک ئێستا یاسای تێدا نەبێ چ فەرقی هەیە لەگەڵ بۆ نمونە باخچەکی ئاژەڵان لە خۆمان دەڕۆین ورچ خواردنی ئەوەی دیکە دەخوا کامەی بەهێزەکەی خواردنی هەر هەمویان دەخوا کامەی بەهێزەکەی تەسەڕوف لەسەر هەر هەمویان دەکا احتیمالی هەیە جانەبەری زۆر بچووکە بە ئیستیفادەشی زۆر هەبێت بەڵام لەبەر ئەوەی لەلای ئەوان یاسای خۆیان هەیە لەناو گروپەکەی خۆیان بۆ نمونە گورگ شێر بڵنگ ئەگەر بە کۆمەڵ بن ینی بۆ نمونە گورگ یاخود هەر گیان لەبەرێکی گەگە بە کۆمەڵ بن شێریش ناتوانێت چونکەوانیش یاسای خۆیان هەیە هەم یاسای خێزانی یاسای کۆمەلگا یاسای بۆ نمونە داروبار دارستانەکە لێ دەپارێزی لێ ناگەڕێ ژیان بە زیان بە دارستانەکەش بگەین قوانینی کەونیە ئەوە کەونی هەڵسوکەوتی ئینسانەکانە هەر لە تاکێکەوە لە ناو خێزان تەماشا بکەگەر خێزانێک یاسای تیان نەبوو چی ڕۆدا لە هەموو وڵاتێک کە وڵاتێکی پێشکەوتو دروست دەبێت لە خێزانەوە دەست پێ دەکات خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی تێگەیشتوو تەطبیقکردنی یاسا بێت ئەوە دەبێتە چی دەبێتە گەڕەکێک دەبێتە شارێک کەواتە بێتەوە گرنگترین شت بۆ ئێمەی مرۆڤ کە دەینە دەرەوە لە ماڵ دەبێ یاسا هەبێت هیچ نەبێت من حەقی تۆ ناخۆم ئەو حەقی ئەو ناخوات بەڵام بە مەرجێک لێرە شتەکە ئەوەیە خۆ هەموماندان بە یاسادادەنێ ئەو مەرجە ئەوەیە یاساکە بۆ من و بۆ تۆ بۆ ئەو یەک شت بێت سیارەکەم ڕاگرتیە من مخالف ڕام گرتیە لۆ مخالف ڕام گرتیە خۆ من دەڵێم کابرام ئێستاەوە قسە دەکەم حەزم لە یاسایە بەس لەو سیارەکەم مخالف ڕاگرت لەبەرەوەی جەنابەت دەبینیم ئەوەی دیکە دەبینیم ئەلێرەوە دەگڕێتەوە بۆچی ئەو نمونەیە سیارەکەم لە گەراج ڕاگرتەوە مخالف ڕام ئەوە لێرە دەبینێتەوە سەرچی ڕۆشنبیری تاک هەمن کابراایەکەم بەڕای جەنابەت بۆ تەطبیقکردنی یاسا لەسەر ڕۆشنبیری تاکەمێنێتەوە بەڵێ زۆر شت هەیە پێشەل دەکەین بۆش خۆمان پەردەپۆش دەکەین بەڵام زۆر هەڵەیە چونکە یاسا مرۆڤ جوان دەکا یاسا وەکووتم دەوڵەتێکی پێشکەوتوو دروست دەکا کاکە کەسی بیانی دێت دەبینێت ئێستا دەزانێت و بیانیەکانیش فێربوون یاسا لێرە نییە بڵێ بۆ لەبەرەوەی ئەبینێت طبعا ئێستا سوشال میدیای کاکەسەوە کەسی دیکە هەیە تەسویر دەکا لێرە احتیمالە بە لەحزەیەک بینێرە لە بۆ ئەمریکا حالەتێکی نایاسایی بێت من دەتبینمە تو جەنابەت پەیامنێری و مایکرد بەدەستە لەوانەیە تەسەڕوفاتێکی غەیر یاسایی بە یەک لەحزە دەینێرمە بەریتانیا وایە ئەو گەنجەی دووەم وا باسیەکە کە بوونی یاسا جیاکەرەوەی مرۆڤە لە ئاژەڵ و فعلەن وایە تەنانەت ئاژەڵیش یاسای خۆی هەیە بەڵام یاسای ئاژەڵ جیاوازە لە یاسای ئینسانەکە یعنی تۆ تەماشاکە لە کۆمەڵگەیەکە لە وڵاتێکە لە دەڤەرێکە لە سنوورێکە ئەگەر یاسای تیان نەبوو یان لە سەرەتای بەرنامەکەشا باسم کردوتم جاری وا هەیە یاسا هەیە بەڵام پەیڕەوکارانی کە من واتە پەیڕەو ناکرێ ئەو کاتە ئەو کۆمەلگایە هیچ کاتێک لەگەڵ کۆمەڵگەی ئاژەڵە جیا ناکرێتەوە ناتوانین جیاوازی کەیتەوە بۆ لەبەرەوەی لە کۆمەڵگەی ئاژەڵە ئەوەی بەهێز بێ بێهێزە خوا ئەوەی بەهێز بێ ئیشی ئەڕوا ئەوەی بێهێزیش بێ وەگەڵێ ئەکەوێتە ژێرەوە بەڵام لە شوێنێکە ئەگەر یاسا نەبوو بزانن طبقات دروستە بێت چینایەتی دروستە بێت تەنانەت لە ڕووی داراییشەوە دەوڵەمەنی زۆر فەقیری زۆر بۆ لەبەرەوەی یاسا نییە یان پەیڕەو ناکرێ ئەمانە گرنگە ئێمە لای لێ بکەینەوە بۆ ئەوەی ئینسان لە ئاژەڵ جیا بکرێتەوە پێویستەکە یاسای بۆدا تکام وایە لە خۆمەوە باواز بێنین یاسا وا بکەین لە خۆمانەوە تەطبیقی کەین بۆەوەی هەرنا نەوەی داهاتوومان چووکە بەڕاستی لەگەڵ ڕێزم نەوەیەکی زۆر داڕوخاو لە ڕێگایە بەداخەوە جا بۆ ئەوەی ئەو نەوە ڕووخاوەی کە ئەو برادرە باسی کرد وا بەڕێوەیە ڕوو نەدات یان هیچ نەبێ ئێمە بتوانین نەوەیەکی ڕۆشنبیر بەرهەم بێنین بۆ کۆمەلگا پێویستەکە لە خۆمانەوە دەست پێ بکەین لە خێزانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ڕۆشنبیریان بکەین فێریان بکەین مناڵیشن قەیناکە ئەبێ فێری یاسا بکرێن ئەبێ مناڵ بزانێ شتێک هەیە ناوی یاسایە ئەبێ خێزان بزانێ شتێک هەیە ناوی یاسایە یاساشکێنی خەتی سوورە
تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زۆر شوێنە باسی کردووە. یعنی تۆ تەماشاکە لە فەرمودەیەکە باسێکە ئەفەرمێ ئەلا وئین لكل مەلیک حیمە، هەموو پادشایەک سنوورێکی بۆ خۆی داناوە. ئەم سنوورە ئیتر سنووری وڵاتە، سنووری هەرێمێکە، سنووری پارێزگایەکە، سنووری شوێنێکە. ئەفەرمێ وحیمە اللهی مەحاریمەوە، و سنوورەکانی خوای پەروەردگاریش بریتیە لە چی؟ بریتیە لە حرامکراوەکان. تۆ کاتێک حرامکراوێک ئەنجامەدەی تۆ سنوورت بەزاندووە تەواو. بۆیە نمونێکی زۆر جوان دێنێتەوە. ئێمە کاتێکە بینە شوانی کۆمەڵێک مەڕ، ئەم مەڕانە ئەچنە ناو لە وەرگای کەسێکەوە زیان بە زەوی وزارەکەی ئەگەێنێ. چەندین ساڵەوە خەریکە و ئەوە چەند مانگە خەریکی تۆکردنی دانەوێڵەکەیەتی ئەوە خەریکە گەورا بێ و منیش بچم مەڕ و ماڵاتەکەم بێنم لەوێ بلەوەڕێن. ئەوە زیانێکی زۆری گەیاندووە بە ئەو کەسە. لێرەیە من سنوورم بەزاندووە، خوای پەروەردگاریش سنووری هەیە و سنووری خوای پەروەردگاریش حرام کراوەکان. پرسیارەکەم ڕوبەڕووی ئەم خێزانە ئەکەمەوە. حەزەکەم وای لێ بکەین بیکەینە بابەتێکی خێزانی. سڵاوتان لێبێ، ئەحواڵتان باشە؟ سپاسانەکەی سەربەرز بنیاخوا کەرکوچی جەنابە. ماشاءالله ماشاءالله خۆشحاڵ بووم، سپاسانەکەم سەربەرز بنیاخوا. ئێ باشە یعنی لە زمانی یەک تێگەیت تقریبا ان شاء الله. لە خێزانێکە تا چەندێک گرنگە یاسابوونی هەبێ لە ناو خێزانە. یاسا زۆر مهمە. باشە ئەگەر خێزانێک یاسای تیان نەبوو نابێ پەرت و بەڵاوە بێتەوە، نابێ پەرش و بەڵاو بێتە، نابێ یاسا شتێکی زۆر خۆشە بگەڕێیت و گەڕام بگەیت و مهمە بەڕاستی پێویستەکە زەڕورە. لە تاکەکانی کۆمەلگا پابەندی یاسا نابن. بۆچی نابێ مامۆستاوە ئەوە خلافێ لە ماڵ نابێتن، ئەبێ ئەو پابندە ڕێک بێتن. باشە من پرسیارەکە لە خێزان دەکەم. بەڕای جەنابێت ئەو کەسانەی کە پابەندی یاسا نابن زیاتر پیاون یان ژنن؟ وڵای بەنسبەت من پیاوەکەم زۆر پابەندە تر نازانم. زۆری ژن ئەڵێن ژن پابەند دەبێ یا پابەند نابێ؟ زۆر نە پابەند نابێ. نە پیاو زیاترە. آخر نەوەکو کێشت بۆ دروست نانە کێشە دروست نابێ برادەرمە وەک برادەر دەی سەربەرز بنیا. زۆر مەمنونم. سەلامەت بن، زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ جەناب. یاخوا سەلامەت بن، سپاسانەکەم. ڕاستی دەستخۆشیت لێکە مامۆستا. ئازادی سنووری هەیە یا بێ سنوورە؟ لێرە لە کورسان مەبەستە نەنا لە هەر چەمکی ئازادی چەمکی ئازادی لە هەندێک حاڵەتە سنووری هەیە بەس لە هەندێک حاڵەتدا سنووری نییە. ئەو حاڵەتەی کە سنووری نیە چییە؟ چۆنە؟ بۆ نمونە ئێستا بۆ هەندێک دروشم هەیە لە وڵاتی ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاڵێن ژن ژیان ئازادی. ئەوە هەندێک جار مەبەستیانەوەیە کە ئافرەت ئازادی هەبیتن، کە لە کۆمەلگای ئێمەش ئافرەت ئەگەر ئازادیەکی بێ سنووری هەبیەوە خراپە، ئەستە بوارەکی ئەستا چوارچێوەی بوارێکی خراپ. باشە تا چەندێک گرنگە لە کۆمەلگەیە یاسا پەیڕەو بکرێت. یاسا گرنگترین خاصیەتی ئەوەیە دەوڵەتە، هەموو دەوڵەتێک پێویستە یاسا هەبی. ئەگەر یاسا نەبی ئەوە ئەگەر یاسا نەبی لە وڵاتێک ئەوە وڵاتە ژێرخانی ڕووخاوە، یعنی بناغی ڕووخاوە. پێویستە وڵات یاسای هەبی. و ئێستا لە کوردستانی خۆشمان یاسا هەیە، یعنی ئەگەر بە دیقەت تەماشاکەینێ بۆ نمونە غەڵەتێک بکەی تووشی لێپرسینەوەی یاسایی تون دەبێ، گە غەڵەتێکی تون بکەی یاخۆت. یعنی لە کوردستانی خۆشمان یاسا هەیە، بەس یاسایەکە بەم شێوێ نییە کە لە وڵاتانی دیکە هەیە، بەڵام لە کوردستانیش باشە بە خۆشحاڵیەوە یاسا هەیە. طبعا لێرەیە چاومان کەوت بە خێزانێک کە دیارە کەرکوچین و نزیکن لە مزگەوتەکەی بەندەوە. زۆر بە جوانی باسێکە ئەڵێ ئەگەر خێزانێک یاسایەکی تیانە بێ ئەو خێزانە پەرت و بڵاوە بێتەوە. یعنی چۆن؟ من بە بیرمە کاتی خۆی بەڕەحمەت بێ باوکم هەموو جا پێمانیەوت پێش ئەوەی بانگی مەغریب بدات هەموو کوڕەکان ئەبێ لە ماڵ بن و دوای بانگی مەغریب دەرچوونە دەرەوە قەدەغەیە. ئەمە لای ئێمە یاسا بوو و یاسایەکی زۆر جوانیش بوو، ئەگەر چی گەنج لەو سەردەمەیە پێی ناخۆشە، بەڵام یاسایەکی زۆر جوان بوو بۆ هەمووان بوو. ئەگەر بێت و ئەو یاسایە نەبووە هەر کەسە بۆ خۆی کاژمێرێکە هاتەوە. یاسایەکی ترمان هەبوو ئێستش لە ماڵی ئێمە پەیڕەوە کرێ، یاسای نان خواردن. لە سێ کاتی جیاوازە هەمومان بەیەکەوە نانەخۆین. کەس بۆی نییە کەسێکی تر دوایی بێتەوە بڵێ وەڵام من تاخیر بوومە و ئەبێ خواردن بۆ ئامادەکەن. ئەم سەعات 10 نان بخوا، ئەو سەعات 11 نان بخوا، ئەو سەعات 12 نان بخوا. نەخێر،
سعات 6 ئێوارە هەمووی لەسەر 1-0 کۆ ئەبێتەوە نانەخوا سعات 12 نیۆڕۆ هەمووی لەسەر 1-0 کۆ ئەبێتەوە نانەخوا سعات 8 بەیانی هەمووی لەسەر 1-0 کۆ ئەبێتەوە نانەخوا ئەمە یاسایە یاساکە تێپەڕاند تۆ مەحرومە بی ناکرێ ئێمە یاسای ماڵی خۆمان یان ماڵی خۆمان پەرتەوازە بکەین لەبەر خاتری یەک کەسێک کەواتە تەنانەت لە ناو خێزانەکانیشا پێویستەکە یاسا هەبێ و هەمووشمان ئەبێ پەیڕەوی ئەو یاسایە بکەین تا ئەو ماڵە ئەو قوارەیە ئەو شوێنە ئەو دەڤەرە ئەو وڵاتە قوارەی خۆی لەدەست شتێکم بیستووە نازانم وایە یاننا قوتابی یاسایت من بەڵێ کاژێر یاسا زۆر چاکە پرسیارەکەی من باسی یاسایە بەڵێ تۆ بۆ ئەخوێنی بۆ لەو بوارەیە ئەخوێنی وڵی لۆ یعنی ئەوەی خۆمان بۆ یاسات هەڵبژات بۆ وڵی حەزم لێ بوو زۆر خۆت حەزت لێ بوو یعنی حەز دەکەم ئێ باشە پێم بڵێ تۆ حەزت لە یاسا بوو سوودی یاسات چییە؟ یاسا وڵی ئێمە وەکو هاوڵاتی پێویستە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین کە لە یاسا بۆمان دانراوە و یاسا پێویستە هەم مرۆڤێک سەروەر بێتن یاسا لە بۆی سەروەر بێ یاسا پێش هەموو شتێک بێت آخر سوودی چییە؟ سوودش زۆری بۆ کۆمەلگا ئەگەر یاسا هەبێتن هەندێک شتەیە یاسا پێویستە باشتر بیتن لەوەی ئێستاکە یعنی هەندێک شت ڕوو دەداتن پێویستە یاسا بە زووی تەداخل بکە و کێشەکە کۆتایی پێبێنی بزانم هاوڵەکەتەڵێکی پێشەچی نە وەڵام من دەرچووی خوێندکاری پەروەردەی وەرزشم باشە یاسا بۆ گرنگە یاسا بۆ گرنگە ئەتو ئەگەر یاسا نەبی ئەو خەڵکە بەڕاستی لە سەردەمە ئێستا هەرچەند ئێستا یاساشەیە ئەو خەڵکە هەمووی بەناو یەک کەتیە ئەخە خۆی پرسیارەکەی من دوو بەشە بەشێکیان یاسا بۆ گرنگە دووەم ئەگەر بێت و پەیڕەوی نەکەین چی ڕووەدا چکە جاری وای یاساکە هەیە بەڵام پەیڕۆکارەکانی کەمە بەڵێ بەڕاستی لە هەموو کاتێک ئێستا یاسا پەیڕەو ناکرێتن ئەگەر یاسا نەبێتن یعنی ئەو خەڵکە لە هیچ شتێک ناگەڕێتەوە بۆیە ئێستا لە ئێستادا پێویستە یاسا سەروەر بێ لە هەموو شتێکدا لە هەموو شتێک لە هەموو شتێک پرسیارێکمان لە فێرخوازێکی یاسا کرد قسەیەکی کرد زۆر بەلامەوە جێی بایەخ بوو و پێویستەکان من لێرەیە تۆخی کەمەوە ئەویش ئەوەیە جاری وایە لە وڵاتێک و دەڤەرێکە یاساکە بوونی هەیە و خەڵکانێکی زۆریش پابندن بەو یاسایەوە بەڵام ئەوەی کەوا ئەکا خەڵکی لێسارد ببێتەوە لە پابندبوونی ئەو یاسایە بریتیە لە جێبەجێکارانی یاساکە بە جۆرێک کە وا لەو یاسایاکەن بۆ کۆمەڵێک کەس عرە بەڵێ متاح بێ یعنی هەبێ تطبیق بکرێت جێبەجێ بکرێ بەڵام لەسەر کۆمەڵێکی تر جێبەجێ نەکرێ ئەمە وا لە منەکە هەست بە کەمی بکەم وا لە منەکە هەست بەوە بکەم کە ناداتپەروەری یەک لێرەیە بوونی هەیە بۆیە کاتێکە بینم کەسێک یاسای بەسەرا تطبیقەکرێ و کەسێکی تر لەبەرەوەی دەوڵەمەندە لەبەرەوەی سەرمایەدارە لەبەرەوەی سیاسیە لەبەرەوەی بەرپرسە یاسای بەسەرا تطبیق ناکرێ ئەو کاتە منیش سار دەبمەوە بۆیە بۆ ئەوەی هەمووان وا لێ بکەین کە یاسا پەیڕەو بکەن و یاسایان لەلا زۆر زۆر شتێکی جوان و گەورە و بەڕێز بێ و لە هەموو شتێک لەلایەن بەرزتر بێ ئەبێ جێبەجێکردنیشی بەسەر هەمووان نابێ باشە مامۆسای ئاینی چۆنە بێ باسی ئەم بابەتە بکە ئێ مامۆستا ئەحمەد تۆ مامۆسای ئاینیت کوا بەڵگەت هەوێ زۆر ئاسانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەسێک هات بۆ لای ویستی شەفاعەت بۆ کەسێک بکە کە دزی کردو و دەستی نەبڕێتەوە خزممانە کەسی خۆمانە ئاگاد لێی بێ ئاخر ئەو سەحابەی هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لای پێغەمبەری خوا زۆر زۆر خۆشەویست بوو و ئەشیانزانی ئەم سەحابەیە زۆر خۆشەویستە کاریگەری ئەخاتە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێرەیە پێغەمبەری خوا تووڕا چاوی سوورە بێتەوە ناکرێ لەبەر خاتری کەسێکی خزمت کەسێکی خۆشەویستت تۆ یاسایەک بوەستێنی ئاخر زانی دوای چی ڕوەدا دوای فەوزان ڕوەدا دوای کەس بە قسەت ناکە دوایی وەک ئەو مەڕووماڵاتەی لێ دێکا سنوورەکانت لێی شکاندی تر هەمووی ئەڕوا گورگیان خوا لێرەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموودەیەکی هەیە وتارێکی هەیە فەرمێ والله لو أن فاطمة بنت محمد صلى الله عليه وسلم سرقت لقطعت يدها خو أجر فاطمة كشي من سوين بخوا دزيبك دستي أبرمو إتر بيوز نكا أم لا ولا لسر بكي ياسا لسر هموان أبي جبجي بك
لە کۆمەڵگەیەکە ئەگەر یاسای تیانە بوو چی ڕوەدا؟ ئەگەر یاسای تیانە بوو چی ڕوەدا؟ هەموو شتێک ڕوئەدا وەکو ئەوەی بێ سەروبەری لە ڕوئەدا لەو یعنی لە ناو مشتەماعی یعنی خەڵکەکە بێ ئەمەلەبی لە هەر هەموو شتێکی چکە یاسانیە. ئێستا ئێمە ئەزانین لە هەموو شوێنێ یاسا هەیە ئەی ئەگەر پەیڕەو نەکرا چی ڕوەدا؟ ئەخ پەیڕەو نەکراوەکوت برێت سر ڕوونادا هەموو شتێک ڕوئەدا ئەوەی ئەتوو دەتەوێ ڕوئەدا لە هەر هەموو شتێکی. تۆڵی چی؟ والله من نمونەیەکت بۆ بینمەوە بیێنەوە یعنی قانون ئەگە هەبی خۆشە نییە یاسا هەبی خۆشە ئێستا مەسەنە بۆ نمونە قانونی مروری جادە ئەگەر نەبیتن دەبتە چی؟ فەوزا دروستە ونیە بالفعلیش کە قانون نەبی یاسا نەبی لە دەوڵەت دەبتە فەوزە. باشە هۆکار چییە؟ بەشێک لە کۆمەڵگە بەشێک پابەندی یاسا نابێ هۆکار چییە؟ ئینسانێک پابەندی یاسا نابێت چییە؟ بۆ خۆ هەمومان نەزانین یاسا لە بەرژەوەندی مرۆڤە بۆ تەنزیمکردنی کاروباری مرۆڤەکانە. وەڵاویە بەر مەسەلەن یان توکەدەری کە واستە واستەکاریان ئێستا بۆ نمونە کەسەکە پابەندی یاسا نابێت هۆکار چییە؟ چی وای لەم ئینسانە کردو پابەندی یاسا نەبێت؟ پابەندی یاسا نەبی دەبتە جەهالەت نازانیت کابرا جاهل ئەگەر من ئێستا پابەندەم لە ڕێماکانی مروری هاتی تۆ جاهلم کاکە وەیانە؟ طبعا ئەو گەنجە کەوتی جاهلە نەک بەو مانایی کە نازانێ بخوێنێ و بنووسێ چونکە ئێمە زۆرێکمان هەیە لە کۆمەڵگەیە خوێنەوارە بەڵکو شەهادەی زۆر بەرزیشیان هەیە بەڵام پابەندی یاسانین ڕێک بەو مانایەیە کە ئەم کەسە ڕۆشنبیری نییە کاتێک کە پابەندی یاسا نابێ کەسێکە ینی ناڕۆشنبیرە با خوێنەواریش بێ با کەسێک بێ شەهادەداریش بێت چونکە ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە تەماشا بکە ئەو وڵاتانی کە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنان یان زوو پێشکەوتون هەمووی بە یاسا پێشکەوتووە چونکە یاساکان لەسەر هەمووان تەطبیقەکرێ و هەمووان بە جۆرێک یاسا لەلایەن وەگەڵێ شتێکی جوان و پیرۆزە ئاوا پێشەکەون بۆ لەبەرەوەی هەمووان بە سیستەمە ڕۆنەڕێەوە ینی ژیانیان فەوزان نییە ژیانێکی سیستەماتیکە ئەو ئینسانش خوای پەروەردگار وەکو لە سەرەتایە باسم کرد چونکە ژیانی بە سیستەم دروست کردووە کەونی بە سیستەم دروست کردووە تەنانەت لە قورئانیشە باسی میقدار کراوە باسی مەوازین کراوە باسی تەرازوو کراوە ینی ئەم خۆرەی کە ئەیبینی ئەو مانگەی کە ئەیبینی بە ملیم بڕواتە دوا و پێشەوە کەون تێکەچێ کەواتە خوای پەروەردگار بە سیستەمێک دروستی کردووە ئینسانیشی لەناو ئەو سیستەمەیە داناوە پێویستەکە بەو سیستەمە بڕواتە ڕێەوە ئەگەر وای نەکرد ئەو کاتە فەوزا دروستە. هۆکار چییە؟ بەشێک لە مرۆڤەکان پابەندی یاسای ئەو شوێنە نابن ئەو وڵاتە ئەو دەڤەرە نابن پابەند نەبوونی یاسا جارێ سەرەتا یاسا زۆر شتێکی پێویستە و پێویستە گرنگیشە بۆ هەموو تاکێکی ئەو کۆمەلگای باسی ئەوەشمان کردوتمان لەوە گرنگتر پەیڕەوکردنێتی فعلەن وەنیە چگەر بەس حبر لەسەر وەرەقە بێ نا تۆ ئەگەر یاسایەک دەربکەی دەبی پابەندی ئەو یاسایش بی و بڕگە و بەرنامەی بۆ دانێ و دەست بەکارش بی تێدا و پەیوەزدی پێ کەسانێک پابەندین پێوەی پابەند بنیان کەسانێک پابەند نین پێوەی ئیتر هۆکار چییە؟ لەسەر خۆیان دەوەست لەسەر ئەوەی خۆیان هۆکار ئەوەیە ئەوەی کە ئەو یاسایە دەرهینایە شێوازێکی وهای لەگەر بەکارنەی نایە لە دانانی یاساکە کە هەموو تاکێکی ئەو کۆمەلگای پێوەی پابەند بکە عەرەب دەڵێ وەکو مەتاتیەک وایە یاسایەکە بەڵام کاتو یاسایەک دادەنێ بۆ هەموو جمگەکانی ئەو ژیانی کە ئەمە تێدا گوزەر دەکەن دەبی پتەوبی بەرنامەی باشی لۆدا ڕێژراوەبی بە زۆرێک بی کەوا زۆر هەموو خەڵک هەموو تاکێکی ئەو کۆمەلگای بگرێت حتا دەسەڵاتیش ئەگەر بێت و تۆزێک یاسایەکە بە شێوازێکی وها لاواز دابنێ تەبعاً خەڵک هەیە پێوەی پابەند نابێت. جەنابتان دنیا دیدەن لە ئێمە گەورەترن پرسیارەکەم بەم جۆرەیە با بێمە ناوڕاستانەوە لە شوێنێکە ئەگەر یاسای تیانە بوو چی ڕوەدا؟ وڵی ئەگە ئاسی دانەبوو بەخۆی عائیلە ئەگەر قانونی تیانە یاسی دانەبوو مامە بەخۆی ئاوا یعنی وەکو دارستانی لێدێ بەێ بە قووەت زعیفی دەخۆ هیچ پێ ناکرێت زعیفەکە جەناب دەڵێ چی؟ وڵی برام بەنسبەتە من هەر جێ قانون دانەبوو یعنی بەخۆ دەبتە بەر لە شوانەکە باش نەبوو
مەرەکە هەموو وێران دەبی گورگ دەیخوا پەرت و براو دەبی ئەگەر شوانەکە مەزبوط بەوە بوو مەرەکانیش هەموو باش دەبی چی لێ بەسەر نایە باشە ئێمە جاری وایە یاساشمان هەیە بەڵام پەیڕەوکارانی کەمە یان جاری وایە پەیڕەو ناکرێت والله ئەوجە بەخۆی ینی ئەگە هەم شتێک ئەمن ئێستا لە عیلێ خۆم بەڵێ ئەگەر زەبت و ڕەبتم نەبوو ئەو عیلە چی لێدێ یەک ئەوە دەڕۆ یەک ئەوە دەڕۆ ئەو چی شوانێکی بێمەڕبی یعنی شوانەکە کە مەڕی خۆی خڕ نەکاتە ئەوی نەکە بەخۆ دەگە یاساش ئەگەر تو نەبی و یعنی لەسەر شتەکان لەسەر ئایا ئەوە کوری هەموو شتەکە کۆمەڵی وەڵامی جوانمان وەرگرت لەلایەن ئەو کەسانەی کە لێرەیە بوونیان هەیە هەبوو پێی وابوو ئێهمالی ڕوئەدا پێی وابوو فەوزا دروستە بێ هەیە پێی وایە پێویستەکە یاسا هەبێ لەگەڵ ئەوەشە پەیڕەوکارانی پێویستەکە زۆر بن چونکە بەڕاستی ئەگەر تەنها حبرێک بێ لەسەر وەرەقە هیچ ینی کێشەیەک چارەسەر ناکە کەواتە ئینسانەکانیش گرنگن بۆ تەطبیقکردنی هەر یاسایەک کە لە شوێنێکا بوونی هەبێ وەکو باسم کرد تەنانەت خی پەروەرگاریش یاسای بۆ گردوون داناوە بە سیستەم ئەڕاتە ڕێوە لە هەر شوێنێکە یاسان نەبێ فەوزا دروستە بێ ژیان ئەبێ بە ژیانی دارستان ئەچینەوە ستۆدیۆ لەوێ شڕۆڤەی وەڵامەکانی ئەو بەڕێزانە ئەەکەین و بابزانین چۆنە بێ فەرموو پوختەی ئەم پرۆگرامە ئەوە بوو کە ئێستا باسیەکە لە دوای ئەوەی پرسیارێکمان وروژان سوودی یاسا چییە لە کۆمەڵگەیەکە یان ئەگەر بێت و ئەو کۆمەڵگایە یاسای تیانەبێت چی ڕوئەدا بێنە خەیاڵی خۆت ئەم پرسیارەمان بردە ناو خەڵکەوە و کۆمەڵی وەڵاممان دەستکەوت لەگەڵ کۆمەڵی بەڕێزە و کۆمنتی ئێمەشتان گوێ لێ بوو کە چیمان باس کرد و لەوێشەوە ڕەبتمان کرد بە دینەوە چونکە پرۆگرامەکەی ئێمە جگەلەوەی پرۆگرامێکی کۆمەڵایەتیە نابێ ئەوەش بشارینەوەکە پرۆگرامێکی باگراوند ئیسلامی و ئاینیە چونکە ئێمە جگەلەوەی کە بەندە مامۆسایەکی ئاینیە قسە بۆ خەڵکەکەش مسلمانن و پابندین بە قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ئەوان چی ئەڵێن ئەڵێن ئەبێ پابند بین بە یاساوە ئەوان ئەڵێن یاسا گرنگە ئەوان ئەڵێن سیستەم لە هەموو شوێنێکە جوانە باشە چاکە بەرز و پیرۆزە دەیکەواتە ئێمەش ئەبێ وا بیرکەینەوە ئەبێ ئێمەش ئاوا تەطبیقیکەین ئێمەش ئاوا هەنگاوی بۆ بنین یەکەم یاسا لە هەموو دەڤەرێکە لە هەموو کاتێکە لە هەموو شوێنێکە لە هەموو قۆناغێکە بوونی گرنگە دووەم لەوە گرنگتر پەیڕەوکارانی یاسایە و ڕۆشنبیری ئەو کەسە دەرەخا کاتێک کەسێکە بینی یاسا بەسەر خۆشیە تەطبیقەکە با خۆی بەرپرس بێ با خۆی دەسەڵاتدار بێ ئەمە ڕۆشنبیرە کەسێکە گەیشتووە لە ڕووی بیر و فکر و تێگەیشتنەوە و لەگەڵ ئەوەشە ئێمە پێویستەکە لە ماڵ و مناڵی خۆمانەوە دەست پێ بکەین چونکە یاسا تەنها دادگا نییە بەڕێزەکەم یاسا ئەو ژیانەیە کە خۆت بۆ خۆتت دروست کردووە تۆ ئەتەوێت ژیانت بە سیستماتیک بڕاتە ڕێوە یان فەوزا بێ نەزانی چیەکەی هەر لە خۆیەوە بەبێ پلان دێت و ئەڕوا نازانێ بۆ چۆ ئەڕوا لە ماڵی خۆتە لەسەر سفرەکەت لە ناو خێزانەکەت لە ناو خانۆکەتە ئەوە یاسایە لە ناو گەڕەکەکەتە یاسایە لە ناو شارەکەتە یاسایە ئێمە یاسامان زۆرە بۆیە کاتێککە باسی یاسا ئەکرێ وازانین یاسای هاتوچۆ یاسایە یاسای دادگاکان یاسایە تەنانەت کاتێک کە تۆ لە خەو هەڵەسی ئەخەوی کاتت بۆ خۆت دیاری کردووە تەنانەت خوێندنەکەشت ئەوانە هەموو یاسایە بۆیە کاتێک پابند دەبی بەم یاسایەوە کە هەم خۆت بۆ خۆتت داناوە یان کەسانێک بۆ تۆیان داناوە ئەو کاتە ژیانی تۆ بەڕێک و پێکی ئەڕواتە ڕێوە و زووش پێشەکەوی تا بەرنامەیەکی تر و پرۆگرام و ئەڵقە و بابەتێکی تر و پرسیارێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.